ئێرە بازگەی تاسڵوجەیە کە یەکێکە لە دەواازە سەرەکیەکانی شاری سلێمانی ماوەی چەند ڕۆژێکە 24 کاتژمێر جمەی دێت لە هاتنی گەشتیار بۆ شارەکە. لێرە کارت بۆ گەشتیاران دەکرێت و پاش خواردنی شیرینی بەرەو شار بەڕێدەکەون. میوانخانە و چێشتخانەکانیش خۆیان بۆ پێشوازیکردن لە گەشتیاران ئامادە کردووە. بەوتەی بەڕێوەبەری گەشت و گوزاری سلێمانیش پێشبینی دەکرێت لە پشووی جەژنی قورباندا زیاتر لە 100,000 گەشتیار بێنە سلێمانی. محافظة السليمانية هي من أجمل محافظات العراق. پارێزگای سلێمانی ئەستێرەی پارێزگاکانی عراقە. سروشتێکی جوان و شاخاوی هەیە. خەڵکەکەی زۆر باشن. ئێمە بۆیە ئێرەمان هەڵبژاردووە هەست دەکەین جێگایەکی باشە بۆ بەسەربردنی پشۆکانمان. دەمانەوێت سەردانی چاڤیلان بکەین چونکە شوێنێکی دڵگیرە و کەسانی ڕۆشنبیر سەردانی دەکەن. ناس تدخل به ناس مثقفين وناس مرتبين. سلێمانی زۆر خۆش و جوانە. ئاسانکاری زۆریان بۆ کردوین بۆ ئەوەی گەشت بکەین بۆ سلێمانی. بەهۆی زۆری ژمارەی گەشتیارانەوە بەشی زۆری هۆتێل و میوانخانەکانی سلێمانی پڕبوون لە گەشتیار. بەڕێوەبەراتی گەشت و گوزاری سلێمانیش داوا لە میوانخانە و شوێنە گشتیەکان دەکات شوێنی زیاتر بۆ مانەوە و حەوانەوەی گەشتیاران ئامادە بکەن. جگە لەوەش لە باخچەکاندا چادر بۆ مانەوەی گەشتیاران دابین دەکەن. ڕێستۆران و خواردەمەنی خێرەکان و لەگەڵ ئوتێل و مۆتێل و شوێنەکانی حەوانەوە کە ئوتێل و مۆتێلەکان ئەتوانن ئێکسترا بێت دابنین واتە جێگای نووستنی زیاد دابنین. ئەگەر هۆڵێکی هەیە بۆ کۆنفرانس یان شوێنێکی هەیە بۆ کۆبوونەوە یان ئەوەی هەیە یان لە ژوورێکە لە زیاتی دوو قەرەوێڵە سێ قەرەوێڵەدانێ ئەمە هەانمانداون بۆ ئەوەی بتوانن زۆرترین ژمارە لە خۆیان بحەوێنەوە. بەوتەی خاوەنکارەکانی شارەکە هاتنی گەشتیاران جوڵەی خستوەتەوە بازاڕ و ئەوەش لە کاتێکدایە کە پێشتر بەهۆی قەیرانی دارایی و نەهاتنی گەشتیار بەهۆی شەڕی داعشەوە ژمارەیەکی زۆر لە هۆتێل و چێشتخانەکانی شارەکە داخران. بەرەو زیادبوون دەچێ و بە ڕێژەیەکی بەرچاویش گەشتیار زیادی کردووە و ڕووی کردووە هەرێمی کوردستان بە بۆنەی قەیران و بە بۆنەی بێ ئیشی و بە بۆنەی ئەم زروفەی کە لە ماوەی ڕابردوودا ڕوویدا چەندین مۆتێل و چەندین ئوتێل و چەندین شوێنی گەشتیاری لەم شارەیە داخران. بەراورد بە 8 مانگی یەکەمی ساڵی ڕابردوو ڕێژەی هاتنی گەشتیاران 5 ئەوەندە زیادی کردووە. کردنەوەی کەناڵی NRT عەرەبی و پرۆژەی گەشتیاری چاڤیلان هۆکاری سەرەکی بوون بۆ ڕاکێشانی گەشتیاران. لەو ماوەیەشدا 155,000 گەشتیار بە تەنها ڕوویان لە پارێزگای سلێمانی کردووە. ئاواد مەحمودیان NRT سلێمانی.